دەرگای سیارەکەم کردەوە ڕای کرد یەکسەر لەسەر پردێکەوە خۆی هەڵاتە خوارەوە. من گەنجێکم خەڵکی کەلارم بەڵام لە سلێمانی دانیشم ئەوە تقریبان 14 ساڵێکە بێ خێزانم پێکێناوە و خاوەنی کچ و کوڕێکم باشە. پێشتر ئەم مەسایلی سحرە خێزانم ئەسڵن باوەڕی پێ نەبوو کە جن بچێتە لەشەوە ئەم شتانە. من نەسیحەتم کردووە کە الحەمدولله وەکو عەقیدە کە بڕۆم بەوە هەیە، بەڵام بە خێزانم وتووە ئەم شتانە هەیە و بوونی هەیە و توێتی من بڕوان پێ نییە تاوەکو لەخۆی کرا. باشە کە ئەویش نەمانزانی کە لێ کراوە تا ڕۆژێک هەر لە خۆڕایی بەبێ هیچ شتێک کێشە کەوتە نێوانمانە و کێشەکە گەیشتە ئەوەی هەوڵی خۆکوشتن و خۆسووتاندنیدا. ئیتر بەوە من گومانم بۆ دروست بوو کە سحری لێکراوە. لە سیارەکەی ڕۆشتینەوە باوکم و مامێکم بان کردوتم با بەتەنیا نەبین، ڕۆشتینەوە بەرەو کەلارە ڕۆشتینەوە لە تاو سیارەگەر قورعانی شێتر بەبەردەوە. ئیتر لە نیوەی ڕێگاوتی دڵم تەقی دەرگای سیارەکە بکەرەوە بە هەوایە کەڵمژر. دەرگای سیارەکەم کردەوە ڕای کرد یەکسەر لەسەر پردێکەوە خۆی هەڵاتە خوارەوە. ئیتر من لەوە دڵنیا بوومەوە کە سحری لێکراوە و بە قورعانەکە تێکچووە. بۆیە ڕۆشتم بۆ لای مامۆسایەکی عەقیدە پاک الحەمدولله، ڕۆشتم بۆ لای ڕوقەی خوێن بە سەریا وتی خێزانە سحری لێکراوە و جن چۆتە لە شێوە. بەڵام ئەمە ئەگەری هەیە دووبارە بکرێتەوە کۆمەڵێک ئامۆژگاری و کۆمەڵێک زیکرەکانی بەیانیان و ئێواران و گوێگرتن لە قورعان ئەمانی بۆ نووسی، بەڵام خەمساردە لەوانەیە زۆر خەمساردە. ینی لە زیکرەکانە کەم تەرخەمی ئەکا، لە ڕوقیەکانە مەسەلەن کە ڕۆژی سێ مەرحەلە نیو سعات گوێگرتن لە قورعانی بۆ نووسی و کەم تەرخەمی ئەکا بەهۆی ماڵەوە، بەهۆی مناڵەوە، بەهۆی دەوامەوە خۆشی مامۆسایە لێرە دەرسەڵێتەوە. جای تر تونگارم نەسیحەت و ئامۆژگاری چی بێ شتێک بێت کە من ئیسفادەی لێ بکەم بەڕاستی گوێ لێمە ئیسا گوێ لێت نییە نەخێر. وڵای قوربانگیان تۆمە نەگەرە و سەحری لێ کرابێ و سەحرەکە بەتاڵ کرابێتەوە یان ئەسەری سەحرەکە لە گیانیا مابێت، ئەگەر بەڕاستی خۆی یەکلا نەکاتەوە بۆ خوای گەورە زۆر بە ئاسانی ئەو شەیاطینانە زەڵبەی دۆمی لێدەنەوە. باشە زۆر بە ئاسانی ئەم جارات توانن زاڵ بنەوە بەسەریان. بۆیە باشترین چارەسەر بۆ ئافرەت یان بۆ پیاو کە سەحری لێ کرابێ ئەگەر ئەسەرەکەی لە گیانیا مابێ ئەوەیە دەستگرتە بێ بە زیکرەوە، بە تایبەت زیکرەکانی بەیانان و ئێوارانەوە تەوبە بکات لەو گوناهانەی کەوا هەیەی، مۆبایلەکەی خاڵی بکاتەوە لە هەموو گوناحێک، شاشەکانی ماڵەوە بە هەموو شێوازێک نابێ، ئەمە فلیمە نازانم ئەم موسەلسەلات و گۆرانی ئەمانە بە هیچ شێوازێک نابێ متابعیکە، بە تایبەت گوێگرتن لە گۆرانی ئەوەنی تر ماڵی ئەکا بە قوڕا، ئەوەنی تر شەیاطینەکان زاڵەکا بە سەریات، تەسیری سحرەکە لەسەری زیاکات. بۆیە ئەبێ نوێژەکانی لە کاتی خۆیان بکە، ئەستەغفیرڵڵاهێکی زۆر بکەوە، زۆر گوێ لە قورئان بگرێت، ئەگە ئەهلی قورئانە خۆی قورئان بخوێنێ مادام مامۆسایە ئەبێ ئەوە بکات. بۆیە ئەو باشترین چارەسەرە قوربانگیان. ئەگەر کەم تەرخەمی بکات یەقینت هەبێت لی ئەدەنەوە، دووبارە هەمیسان دێنەوە بۆ گیانی هەمان شت دووبارە ئەبێتەوە. الحەمدولله مامۆسا خۆی کەسێکی حیجابە، الحەمدولله ملتەزمە، نوێژەکانی ملتەزمە، بەڵام لە زیکرەکانە کەم تەرخەمی ئەکا، لە گوێگرتن لە قورئانە کەم تەرخەمی ئەکا، قورئان خوێندنی کەمە. کێشەکە ئەوەیە، بەڵام ئەمەشی کە لێی ئەکرێت یعنی جار و دووجار نیە مامۆسا، یعنی ئاسارەکانی لەسەری زۆر بە خراپی دەرەکەوێ. یعنی جاری بڕواو کە مامۆسا بڕوات هەبێ زیاد لە 200 جار زیاتر بە منی وتووە ئەڵێ من هیچ ژنێتیەکم نەماوە، تۆ ئازادی بڕۆ حەزت لە هەر کەسێکە، خۆشم ئەچمە داوەت و ڕۆژنێکی تر بێنە بەزما من دایکایەتی بۆ مناڵانە بکەم. یعنی بە قورئان زۆرم بەزەی پێایەتەوە، هەر وەکو ویجدانم خوا قبوڵڵاکەم شتە. یعنی ئەوەی غەریزەی ئافرەتی بێت لە خێزانی منە نەماوە، هیچ غەریزەیەکی نەماوە، زەوق و سەریقەی بۆ هیچ شتێک نەماوە. تەمەنی مناڵیشە لا حول ولا قوة إلا بالله. قوربانگیان من وەکو پێتەوە باشترین چارەسەر ئەو ڕێنمانی من بووکەوە بە جەنابتەوە، ئەوە باشترین چارەسەرە. ئەگەر ئەوە نەکات دووبارەی ئەکاتەوە لەسەر تێگەشتی دووبارەی ئەکاتەوە، یعنی ئیلا سێریکە چارەسەری سەحر ئەوەیە ئیلا زاڵبی بەسەریا بە زیکر و بە عیبادەت بە تەوبەکردن. ئەگە بە زیکر و عیبادەت و تەوبەکردن زاڵ نەبی بەسەریا دووبارە هەمیسان شتەکە ڕۆدات. یعنی مامۆسا کەس نەماوە بڵێن فڵانە کەس عەقیدە پاکە و ئیشی ڕوخیەکە و من نەچم بۆ لای و
دانیشتم و ڕقێ نەخوێنە بەسەری یعنی وای لێ هاتووە ئێستاش ئەترسێ کە باسی ئەو شتاناگەی ئەترسێ کە یەکێک لە بینێ یعنی بێتاقەتە بێ بوو ئەڵێ تاکەی ئەڵێ ئەمە چەند ساڵە 14 ساڵە من ئەم تقریبا 10 ساڵە ئەمیشە لە ئێمە دووبارە ئەکرێتەوە تێگەم براکە یعنی سەرەرمە بوو هیچ کەسێک نەبوو. ئێکە قوربانگیان با من یەک شتێک بە برای خۆم بڵێ ئەزانی شەیاطین بەکێ ناوێرن ئەزانی بەکێ ناوێرن بەڵێ بە ئەهلی سەیریکە بە ئەهلی قورئان بە ئەهلی ذکر ناوێرن دووسێ کۆڵانش نزیکی ماڵەکەیان ببنەوە بە هیچ شێوازێک ناوێرن. یەکسە من وەکو خۆم مامۆستا وەکو خۆم ئەڵێم تەحەدا ئەکەم هەر کەسێک بێت بابێت لە منی بکە ناتوانانی هەر کەسێک بابێت لە منی بکە چون من الحەمدولillah زکرەکانم بە مەزبوطی ئەەکەم یعنی هیچ کاتێک لە قورئان و زکرەکانە من هیچ کاتێکم تەرخەمی وانم نییە بەڵام زیاتر زانی چۆنە ئەفرەت بتوێنێتێت لاوازە لە مەسەلی دینداریش زۆربەی هەرە زۆریان دیندار نین باشە دیندار نین بۆیە زیاتر بەوان فێرن باشە بەوان لە کاتی نوێژەکانیانە سبحان الله کەم تەرخەمن لە کاتی خۆیان نایکەن ذکر و عیبادەتی کەم ئەکەن زۆر جار یعنی چۆن بڵێ مخالەفاتی شەرعی ئەکەن ئەمانە هەمووی هۆکارە بۆی ئەو شەیطانە زیاتر زاڵ بێ بەسەریا و ژیانی لێ بشێوێنێت.